من کامیل مەجید خاوەن دوکانی جیهانی ڕاوی کەلار لە سەرەتای 2000 تا پێش 2000 دوکانم هەرداناوە هەر بوو شموبەت لە دوکانم لەولاترۆ بوو ئەمە دەمێک هاتمەی درا جیهانی ڕاوی کەلار بێژین ئەنواع موادمان هەیە بە نسبەت وایرۆ وایر نوعەتی زۆرە ئەنواع شەریکاتمان هەیە ئەمجا هەم قولاوی نوعەتی زۆرە لەسەر خواسی خەڵک چی جۆرە واری گەرگە بۆ چێتی بۆ کلکەڕێوی واری تایبەتی خۆی گەرگە بۆ مافی بۆ مەکینە ئەمانە هەرگێ واری تایبەتی خۆی گەرەکە وارەکانی نوعەتیان زۆرە شەریکاتیان زۆرە ئەمجا ئەو نوعانەی مەسەن بۆ مەکینە ئەشێن ئەبێ گێچی وارەکەت باریک بێت و بە قووەت بێت و بزانە چی شەریکەیەکی شەڵێ بژێری ئەوانە زۆر مهمە لە ڕاوە ئەمجا ئەو کەسانی کە خۆیان ڕاوچین پێویست ناکە من پێیان بڵێم چ جۆرەی وایرگە خۆیان دێ بەڵام وایرە تایبەتەوەتیەوە خۆی ئاگاداریان بکەینەوە بەنسبەت قولاو نوعەتی زۆرە هەر بۆ جۆری ماسیش قوڵای تایبەتی خۆیە بۆ نوزای گەرا قولاوگە ئەبێ بچووک بێت بە قووەت بێت بۆ تۆزێ سووکیش بێت چون گەرا تۆزێ حەساسە لە هەڵگرتنی قولاوە جۆری ماسیمان زۆر ئێمە خۆمان لە سیروانە مەسەن قاژەمانەیە قاژەی سەر نزەی کەم بۆ لەبەرەوەی تۆزێ بەرداوای خواردنا زۆرە گەڕێ خواردنەکان زووتر ئەگیرێن لە جۆری ماسی ماسی سوورە حەساسە بۆ خواردن تۆزێ حەساسە بەڵام گەرا ئەو کەسەی کە ڕاوەکە حتا ماسەیە بگری ئەزانێت چه جۆرە ماسیەکە ئەگەر ڕاوچیە خەبیر بێت زانیاری زیاد بێت ماسی گەرا هاتن وایر ڕائکێشەوە دیارە بەڵام سوورە لە هەر کوێ دەمی دا لەبەر گردت یەکسەر بەردێتەوە بۆ سەر ئاوەگە و شەپۆلێکەدا ئەوزای ئەوە لە سەداسەر ئەوەی ڕاوچیە زانێمە سوورەیە بەڵام قاژە نەیگەرەکە هەموو کە هەر فڕێداوە بەردی خانی خۆی ئەیگری ئەمانە ئەمجا جۆری وایر شەریکاتی کۆریمان هەیە بینداومان هەیە باشن جۆری شەریکەیە X5 هەیە ئیتر نوعەکە وایرەکان زۆرە ئەمجا جۆری وایر لە گیەکی 20 بسوهاش 25 ئەمانە بۆ ڕای و قوش زیاترەی بن تاسی بۆ ڕای و قوشەی بن تر لە سەروی 35 ئەمانە بۆ مەکینە زیاتر بەکاردێن بەڵام 45 و 50 ئەمانە بۆ بان بەکرێ و بۆ ئەوینەکان بەڵام ئەوی بۆ بەحرارڕات واری گەورەتریان گەرەکە هاتن بۆ مافی بزوو ئەمانە وارەکان لە سەروی 70 بێ 70 90 تا 100 ئەمانە زۆر زەرون بۆ بەحرەکان جاران وڵی جاران وایر کەمە هات نزیکە ئەمجا تەکلیف لە برادرێکرد لە جەلابێ لە خوار بێ وایر وە بێ یان قولای وە بێ ئەمە تۆ بە زەحمەتێک جۆری وارەکە واری احتیاجی هات بەڵام ئینسانە لەسەر تەڵەبی خۆت لەسەر خواسی خۆت باشترین جۆری وایر هەڵەبژێری جیاوازیان زۆرە ئیسا ئەنواع شەریکات وایر هەیە جارە هەر وارێکی احتیاجی بێ گیەچێت چ لە 50 یان 2 وایران من ڕاوچەکان کەلان معروف ئینسان لەناو چەند 6 ڕاوچی بوو هەرەوە ئیسا هەموو کەسێ ڕاوەکە وارێکی تایبەتی خۆیان کار گێژی 170وانە بەڵام سەر نەوایر 100 هەیە 120 زیاتریشێ واری 70 هەیە لە 100 بەخۆترە ساوایرەیەش گێژی 80 لە 100 بەخۆترە جاران تۆ ڕاوچەکان کەم هەر یەک تۆڕیا دوو تۆڕێ بەڵام سەر ڕاوشی وایە شریفێ تۆڕەوە ئەمجا گێچی وایری بۆ 250 بۆ مافی باناویەکان مافی بچووکە ئینسان 350 450 تا 5 زیاترشمان هەیە ئەمانە بەڵام گێکی وایە تۆڕەکان زۆرە بینێ گێکی 20مان هەیە 23 تر وەبانەوە تا گێکی 60مان هەیە حالیان ئەم دەقا بەڵام ئەوانەی لە گێکی 35 و 40 و 50مانە زیاتر بۆ سلێ بەکاری هێنن بۆ تۆڕی هەڵدانیان بۆ کلکە ڕێوی ئەوانە بەکاری هێنن بەڵام ئەوی تۆڕی ئاحتیاجی بێت زیاتر لە 20 حتا لە 16 تا 35 بەکاردێن بووانە تۆڕی دانەوانەمان هەیە تۆڕمان هەیە مەسەن بێژین ئەیدەنە ئاوا تەرحەی پێڵن ئەوانە ئەوە تۆڕی تایبەتە مەسەن بۆ مافی بچووکە بۆ مافی سەراویەکانە ئەمجا تۆڕی نانەوەمان بۆ ئەبێ 350 بان بێت 350 450 550 ئەمانەوە بۆ ئەینەنەوە کوڵە تۆڕ یا تۆڕی درێژ ئەینەنەوە بۆ مافی گەورەوانە قولاو جۆری ئەنواع قولاواتە قولاوی شەریکەی ڤیدیایە شەکەی VMCە ژێگەی کایدە ئەمانە نوعەتیان زۆرە بەس زۆربەی خەڵکان زیاتر بە فیدەر ڕاوەکەن گەنجی ئمڕۆ وەڵی فیدەر ئەگە بتەوێت هەر فخێت ناوەکە خۆی مقاومەی 8 سعات لە ناو ئاوە ئەو موادە ئەمێنێتەوە یان کۆمەڵی هێری پێکەن دەخەی خەناوە هەر خۆی ماسەکە ئەگرێت نەیگەرەکە ئاگار لێ بێت و جەرەشی بۆدەن هەر خۆی ئەگرێ بۆ شێوانە اینجا ئیسا موە زۆر جارانێکی قولاق نیێت ئیسا جەرەس هاتە گوڵۆپ هاتیە خۆی شارت پێدا جەرەس هاتە جەرەسی حەسات هەر خۆی دەنگی تێت ئەم شتانە زۆر زۆر بوون اینجا ئەنواع تەعم هاتە ئیسا تەعم هاتیە مەسەن تێگەر هەویرێکی تەعم هاتە خۆی جاهزە
أمانة هي الصناعية أنواع بوليس هذه أمانات بوليس إنجليزي أمانة صناعية والطبيعية كل شيء هي كم يوم باشتري؟ والله ياخذ زيادة كم يوم بكاري عندي؟ والله يصير زيادة صناعية بكاردين صناعي شو المقاومة زرقاء وخرابون شينية أم جاو صناعي طعمي بيوغن طعمي تربه هالنوع بيت طعمي مثلا بيجين هي الزراد بيت طعم نوع كان الزورة هي سير هي مثلا عيد طعم زورة أنواع طعمية هذيك طعمي بيوغا بخوي والله بفير راوشي كل ثار راوشي وهي هوادي تورا بهيش تراوناك بس تور ثاي وايت بس اللي راوكا سلي وضع عربي جاء أبو خبزة يعني عند كره هر بروي ما في بس خذها قريب وشوا مثلا جوري ما ثقان لا يخوان كراجن زربان يا كاربا أو بيخوان بين زراعي بيالين يا سورة ما فيها خاجمان هي زرد ما في مانية صافة مانية أما جوري ما ثقان لا يخوان بالله ما ويك لا يخوان زيادة مرغوبة سورة ما في وكاربا كاكا متى شنو جرينجا راوتشي ماسي راو ماسي كم ملواني بزاني هو زو ضرورة أو بعد من وازن ويكلاري بيكراو ملواني ذايب أتوان بلي من كلارينية شو معقول نية ولا نزيك سيبانا بيتو نتواني ملام زاني خوي لا خوي صورة